کێن ئەوانەی کە پێویستەکە پشکنینی پێشوەختە بۆ گورچیلەکانیان ئەنجام بدەن. هیچ کەسێک هەست بە نیشانەکانی سستی گورچیلەی ناکات هەتا ڕێژەی لە 150 گورچیلەکانی لەدەست نەدابێت. بۆ پێشگرتن لەم ڕێژە زۆرەی لە دەستدانی گورچیلەکانمان پێویستە کات پشکنینی پێشوەختە ئەنجام بدەین. کێن ئەوانەی کە پێویستەکە ئەم کارە ئەنجام بدەن. هەر کەسێک کە بڕێکی زۆر لە شلەمەنی لەدەستدا بوو بەهۆی سکچوون، ڕشانەوە یاخود بەهۆی خوێنبەربوونەوە پێویستەکە پشکنین بۆ گورچیلەکانی ئەنجامدا. هەر کەسێک کە نەخۆشیشی درێژخایانی وەک شەکرە، وەک بەرزەفشاری خوێن کە لە ناو خۆمان پێڵێن زەخت یاخود نەخۆشیەکانی دڵی هەبوو و دەرمانی بەردەوامی بۆ بەکارهێنا پێویستەکە 6 مانگ بۆ ساڵی جارێک پشکنینی پێشوەختە بۆ گورچیلەکانی ئەنجام بدات. و هەر کەسێکیش پێش ئەوەی کە نەشتەرگەریەک ئەنجام بدات یاخود پرۆسەیەک بۆ قەستەرەی دڵ یاخود ئەشیعەی ملەوەن کە لە ناو خەڵکە باسی ئەکەن کە پێڵن تیشکی ڕەنگدار ئەنجام بدات پێویستەکات پشکنینی پێشوەختە بۆ گورچیلەکانی ئەنجام بدات. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هەموو لایەک پارێزراو بن.